بینەرانی عزیز لە هەرزێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام بە خزمەتی وایە زوو خۆشەویست شاد دەبمەوە لە نێو جەرگەی بازاڕی شاری هەولێرم، لێچێک لە بازاڕەکانی شاری هەولێر. بابزانم ئەو دۆخەی کە ئێستا دروست بووە ئەم ئاڵۆزی لە ناوچەکە هەیە و دواکەوتنی موچەش کە بڕبڕەی پشتی بازاڕەکانی هەرێمی کوردستانە چەندە کاریگەری سەردۆخی بازار هەیە. من دەمەوێ لە نزیکەوە گوێبیستی سەرنج و تێڕوانینی کاسبکاران و وڵاتیانی شاری هەولێر بم، بزانم ئەوان چی دەڵێن. لەگەڵمان نابن، بیسەر و بینەرمان بن. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. بخير بي. سلامت بی. بەگشتی دۆخی بازار چۆنە؟ بازار باشە یان سستە؟ بەخوای بازار ئێستا حالیان سستە، وەکو سست، وەکو فرۆشتن سستە، بەس وەکو گرانی گرانە. یعنی لەبەر چێ بازار سستە دەبینی، ینی وەکو خۆت دەڵێی بازارەکە نییە، چ شتێک و کارە؟ بەحکمی ئەوەی خەرکەکە فترەکە لەگەشت دەستپێکردنی شەڕەکەی خەرک ئەشیاکی زۆری کڕی. زۆری کڕی؟ و ترسا طبعا احتیاجی خۆی وەگرت. ئەشیا زۆر کردی و پاشەوەش کە شیاکی زۆری کڕی، ئەشیاکەش بە سەدا گران بوو. و ئێستا لە هزار بەخۆت زانی وەزعی مادی مۆزەفیش معاشەکە وەکو پێویست نایە. معاشت کرد دواکەوتنی موچەش کە ئێستا موچە دواکەوتی کاریگەری بە یەک ڕۆژ تاسیریە. کابرا ئەگەر تا ئەمین نەبی معاشەکەی وەردەگری، زەمان نەبی هەمومانجێ لە وەختی خۆی وەردەگری، یعنی احتیاجی خۆی وەرەگری ئەو پارەی ناتانی سەرف بکە. حساب طبعا لە مستەقبەل دەکات سبەینێ 2 مانگ دەدرا، هەنیا دەبی دەست پێوە بگری. لەگەڵ دروستبوونی ئەم شەڕە لە نێوان ئێران لەگەڵ ئیسرائیل و ئەمریکایە، کاریگەری ڕاستە خۆی لەسەر بازاڕی ئێوە هەبووە؟ طبعا شەڕ بخۆی کارە ساتە بخۆ زانێ تأسیری لەسەر تاک تاچی ئەو ملەتە هەیە. چ شتێک زۆر گران بۆ دیارە ئێستا لە بازار نرخەکان بەرز بەهام شتەکان زۆربەی زۆری گران بووە، برنج گران بووە و زەید گران بووە، شەکر وڵای تازە دەست بە گرانێکی دەویش گران بووە کە بە حیساب مەحمەلەکە لە حەراقە و ناوخۆشمانە ئەویش گران بووە. شەکر چەندی هاتووەتە سەر؟ شەکر بەراورد کیلۆوانە 5,000 هاتە سەری فەردەی. فەردەی 5,000. کارتۆنێک زەید؟ کارتۆنێک زەید ئەگەر بەراورد کرد لەگەر مانگێک پێش ئێستا 10,000 هاتە سەر. برنج چەندی هاتووە؟ برنج 10,000 هاتە سەر. ینی هەمووی بە ڕێژەیەکی بەرچاو زۆر هاتووە. فەردە برنجی بە 45 بوو، میساڵم بەراورد کە نزبێ وەگرا ئێستا بە 55. ئەنگۆ خۆتان گرانی دەکەن یان بەگران لۆتان؟ والله بەعکسەوە من هەم هەدەفمانەوەی هەرزان بیت، چکەم چی استفادە لە گرانەکەی دەکەم. ئەمن ئەگەر نزبەی برنجم لۆدێ بە 55 بخڕم بە 50 دەفرۆشم، میسال هە 2,000 خێر دەکەم. ئەگە بە 45شم لۆ دەهات بە 40 دەفرۆش. معنێت چ هەدەفم لە گرانیە، هەم زیاتریش دەڕۆی. طبعا شتە گرانتر کەمتر دەڕوە. ئێستا بازار لۆ تقریبا ڕاوەستە، شتەکان گرانە بەڕاستی، خەرکەش ئیمکانیەتی نییە هەموو کەس. طبعا هەموو کەس پارەی لەمارێ نییە کاش بیدای نابی. ئێستا بۆ نمونە ئێوە لە کۆمپانیاکان کاتێک داوای شتێک دەکەن، بەیان داوای خواردنێک دەکەن، کاڵایەک دەکەن، ڕێک ئەو ژمارەی کە داوای دەکەن پێتان دەدەن یان کەمترتان؟ کەمترمان دەن. ینی بەعکسەوە پێشتر مەقسەد مەفتوع بوو، هەرچەندی داوامان دەکرد دۆلۆمان دەهات. و ئێستا داوای مەقسەد تەنێک برنجی دەکەی نیو لۆ دەنێری. لەبەر چێ؟ دەرێت لە مەخزنی کەم هەیە نامێ مەحتەلوە. احتیاجی خۆم بەردەگرم ببینێش وەکو تاجر حسابی خۆی دەکات. کەمترتان لۆ دێری؟ کەمتر دەنێری. هەینی پارەشی دەدەینە خۆ دووە لە هزار پێشان بە قەردیشمان لۆ دەهات. ئێستا دەرێت نەقدی دەی پارەکەش بدەین. نەقدی پارەکە دیش پارەکەی دەدەین کە ئەمنەوە تقریبا 20 سارە لەو بازاڕەیش دەکەم، هەمووشیان دەناسم و وەسیقەشم هەیە الحەمدولله. دەرکاکە وڵی ئەوی پارەی قەدیم قەرداری ئەو قەرداری ئەوی دی هەر شتێکی داوا بکەین نەقدی پارەی دەبدەی ساق. ئەو شتانەمان کڕێ وڵا ئێو برنجا تقریبا وڵا هەموو شاکەم 6,000-8,000ەوە بەستە کە تێگران بووە. گران بووە؟ ئەرێ وڵا. چەند برنجت کڕیە؟ وڵی 2 فەردە برنج گەورەمان کڕێ و تەنەکە ڕوونی کچکەمان کڕێ و ئەو پێداوی سێمارێمان کڕی. باشە. کە لەگەڵ مانجی ڕابردوو چەندی گۆڕانکاری بەسەردا ئێستا مانگە پێشەستا بە چەندە دەکڕی ئەو ڕۆ بە چەند؟ وڵای فەرقی کردیە ئەشیاکان بەعام گران بۆ وڵا هەر بابەتی پێ 6,000 بەسەکەتی وڵا. هەر بابەتی؟ ئەرێ بە قوڕا. ئەرێ وڵا برێن لۆ نمونە ئەو تەنەکە ڕوونە ئەوە تقریبا 2,000 بەسەکەتەوە 4 کیلۆ نیوە بە 11 و بە 12مان دەکرێت بوویتە 14,000. ئەو برنجە پێشترێ بە
والله نازم لبن بنزاي بس ابي تشيز 10,000 هاتسي علي والله استا او برنزا نازم اذا بابتي 8 زكاه بابتي 2 زكاه بابا كان فرق قران كاريه ئەوە چەندە کاریگەری لەسەر جیرفانی تۆ و داهاتی تۆ والله برا كاريغري هبوا والله بس هم خرشي والله مەسروفاتت کەمتر نەکردیتەوە كره بري والله برام بري والله حسب قصي قوت وحسب بريم تمشاي كيسان تمشاي بقى قصي خويد بقى وي خويدك برش خويدك حتما دبي حسابي باش روج بقى حسابي يعني حفتك باش نجيبك يعني باش أيوة. لەگەڵ ئەو دروستبوونی ئەو شەڕات و هەندێک ئەشیای زیادت کڕێ برێ با ئەوە هەر بگرم یان جد لا والله لو قلتني لا والله ما نجد زايد دوما زارقوا بدات دوما يدكنا قنا من حسابي جرام ونشتان ناكل لا والله من بيم داكر من دوما زارقوا هذه اشياء ذكرمو خلاص برا عندي قنا الاخوه بالزياد كل سنه كما ارام والله يقراني براناكم يعني وش بيشان نقصد خرج اشياء هاقي لو اشتان النيه اشتان قورينيه ان شاء الله واشترون هذا ان شاء الله خاصم بين أكره پێت نەکڕا نا والله خاصك 1500 بو بيشي أورو خاص در رمضاني ب 1000 بو استا خاص ب 1500 خاصم بين أكره 500 گرام 500 نيار جرام بو هر بيتو تماتا يازم وابو تماتي بكرم تماتش 500 نياري شوي سري تماتش منقري بەچەند بۆڕۆ 1500 ل 1500 كم ترينيا خراب كي 1000 عندي اري والله اشتكان حموي جرام بو حموي لە بازار چیت کە گرام بوو بقرآن لبازار موزش هرواتر موزش هروا بيتو جرام بوا موزش چلوي 2500 باش که با 2500 خراب بك كي با 2000 يا وكيني يعني قدها بو موز بو سعر جرام بقرآن من رمضان موزم كري موز با 1500 و 1000 رعبك استا نازان بقرآن حموشتك جرام بوا 500 گرام حموشتك جرام بوا سراي هندش غاز استا با 3500 يا اي بخواي بفقيرين اكري كرشي فقيرين يا لدس فقيري تسوي تدري عندي اري والله ئێستا تو غاز پێ ناکرێت یعنی ماژێ دوو غاز لا والله غازم بيناكري معاش كم 300000 حملي تنزيفاتي ما غازم بس بيدكري اي او معاش كجمان غوني وقزارك اي 50000 لوريو 250 زبرو بدا اوي بدا كهرباي زبرو بس بريو دتي بو نوعي دیتم هاتم شي بازار دەکرد فکر لەچ دەکردەوە بقرآن فكري لزور شتي كما تقول لبري واش كان جرام ويا زور جرام بوا حربي غاز والله قناع غاز بس 500 زاريبي زريميه بقرآن زريميه غاز بس 500 زاريبي كتسي لناو زرقي غازين لناو زرقي بنزيني لناو زرقي نفتيشي خێزانەکەت حەز دەکا شتێکی لە بۆ بکڕی داوا دەکا زاروی لە توانات دانیا ینی چۆن خەنەعاتی پێدەینی پێی دەڵێ لە بازار شتەکان هەموو گرام بووە او دەزانی شتەکان گرام بووە ئارێ وڵە ئەگەر ئەو شتەی پێویست بکە دەکڕم بەس ئەو شتەی ئەگەر زۆر گرام بی لە ئەوەی من نەبی ناتوانم بکڕم بەس ئەو شتەی پێویست بکە لۆ مارێ دەکڕم بەس ئەو شتەی زۆر گرام بی ناتانم بکڕم ناتوانم بە ئەوڕۆ تەماتەی نەخۆم دوو ڕۆژ کە تەماتەی دەخۆم وەچی هەرزان بوو ئێستا لۆ تەماتەی هاتم گۆ تەماتەی دەکڕم خاصی دەکڕم لە 1500 کەمترین نییە ینی ئەوڕۆ 1 کیلۆ تەماتەت پێ نەکڕا 1 کیلۆ تەماتەم پێ نەکڕا چکە لە بەرەوەی گران بوو نەمتوانی بیکڕم ئارێوە کرێتی بەخۆت ناوەڵا الحەمدوللا ئی خۆمە لە خوای گەورە بەزیاد بی الحەمدوللا سپاس دۆ خوای گەورە وڵاوە کاردیم کڕیا کیلۆ بەچەند بوو بە سێ بوو بەس بە دوو ملێستان معاملەی باش لەگەڵ کردی عادیکو ئارەقەم پێکرا جە لێم کڕێ لەگەر ئەو خواردنە بەهاریانە کوی باشم لە خوای بەزیاد بێ لە خوای بەزیادی بە هەموو جا بەهاریەکان دێت بەهامیان ئارێ وڵا لە خوای بەزیادی ئەو سات چم دەیکڕم ئینشاءالله زۆر ئەو سات چەندت خواردیە لەو والله برێم خوارد هەفتەی جارێک دوو جار هەر خواردیتم تۆ کادرێ سلێرکا و شتانم بەرەقا لە بازار ئێستا دیقەتتدایە سعرەکانی ئەشیا خواردنەکان هیچ گران بووە هەمووی ڕوو لە گرانیە کاچی هەرزانە هەمووی گران بووە بەرێرە وڵا هەموو ڕووی لە گرانیە چت کڕی بۆ نمونە زەید برێن چت کڕی گران هەموو شتەکانی گرام و پێویست ناکە برێن فرانگۆ باشتر دەزانە ناو بازارێنە بەخۆت ئەمە شتێکی دەزانی ئەتو دوو شتان دەزانی ئەو هەنیە وەنی ئەتو شای لۆمارێ دەکڕی دەزانی مارچی پێ دەوێت بەڕاستی هەموو شایەکان گران بووە ئێستا تەمەشا دەکەی بەنسبەت غاز لۆوا گران بووە تەمەشا دەکەی غازی توجارێکە بە 30,000 32,000 زۆرە چەندی بکڕی دەکڕی ئەوی دیش بە
هەشتونیوی کابرا هەتا ئێستا هەروەری نەگرم یەک بخۆم هەروەرم نەگرتی ئێستا وەرنەگرتیە نەخێر ناوەرم نەگرتە باشە پێم برێ فەقیرەتان لە مانگەی دوو بتڵغازی بە 35 زاری بکڕی وەڵا زۆر زەحمەتە زۆر زەحمەتە بەس چ دەکەی ئارێ وڵا ئێستا خەڵک زۆر لە دوو تەباخی دەگەڕێ تەباخی نەفتی لە خۆی بکاتەوە نەفت بەێ بەس خەڵکە کەشت بەراتە عادێک چاوبرسیە دەبینی کابرا غازە چ هێدەلێ گەڕێ با کابرا غازە چیت بسی لە خۆی وەگریتن هەیە دوو دەسی پێکە سێ وەردەگریتن ئەوە شەیە لە گۆڕێ ئەنێ خەڵکەکەش خەتابانە چەند گرنگە خەڵک ینی ئەوەندە خواردنەی بکڕی کە پێویستیتی نەک هەرگری برێنە خۆگرانبی باش ئەگەر بێت و ئەتوو هەدبیتن ئەمن نەمبی ئەتووی خۆچ لێ دەکە ئاخری دەبی هەموو فڕێ بدەی بۆگەنی دەبی لە کۆگایەکانیان بەس داواکارێکم هەیە ئەو کۆگایانەیان ئەو سوپەرمارکێتانە شایەکانیان گران نەکەن استقلال شتێکی باش نییە بەڕاستێ استقلال ینیمانایەکە ڕوو لە گرانیە بەس کابرا ئەمن کە هەم بوو بابراایەکەم نەبی ئەمە چ لێ بکەم بە هەر هەمبی جیرانی من نەبی ئەمە چ لێ بکەم بێ ئیستیفادەیە لە چاو پێشتر پیازەکە هەرزانە گران بووە قورعان هەم شتێک گران بووە گران پێشتر ڕۆی ئێستا پێشتر چاکت دا خوار بە ڕوع بەچی ئێستا بوویتە 500 کورە دەست دەدە هەرسەشی بوویتە دووقات و سێقات وەچی ئەوەی لێهاتی شەوێ دەنووی سبێ هەر دەستیەوە نەو عاشقەیە بە قورعان ڕێ بە هەزاری هات شۆدا کرد ئەویش بوویتە ڕوع بەشیانە سەدانە کورە نازانم هەموو شتە گران شتە گران بە وەڵی برێ ئەتو لە بازاڕێ ئەو گرانبوونە پەیوەندی بە چی هەیە بە قورعان ینی حامەتەن وێ ئەو گران بوون منتیقە و یەک وڵات و یەک جێ نییە هەموو شوێنە گران ئەوە تە بڕۆ ئەمریکا ئێستا گرانە مەقسەدم لەبەر ئەو شەڕێکە دروست بووە هەدی هەموو ڕەبتە بۆ شەڕێدی خابی لەگە شەڕ نەبی جەو ئەوە بیتن لۆ کابرا گران دەکە گران ناکە دیارە سەبەبەکەیە وەسایلەکەی سەرێ مشتری نارە لۆ پیاز گران گلەی دەکە مشتری گلەی دەکات دیکو مشتری وەزانی ئەمە پیازەکەمان هینایە و دروستم ئەمە فەلاعەکەینە لۆ گرانتان کردیە ئێبا بخۆ ئەمە نەمان چاندی ئەمە ئەومان نەکردی ئەمەش بە گران دەینین دەی بە گران بفرۆشی دەی بارەی بگۆڕیەوە استقلالی وەزعەکەی ناکەی یعنی کو استقلالکەی برێ دەی هەر گرانیە بە ئەمە بە گران وڵی گوناع مڕاعاتی خەرکەی خەرکەش فەقیرە نەبوونەوانەی کە خەڵک استقلال وڵی خوا لە دوڕدەویان دەدا نابی بە قورعان احتیکاف گرانی بکەی لە عادیس و ئاەتی شادی خوا لە دوڕدەوی دەدا بەخوای کورە مردنەک هەیە کورە قەبرەک هەیە ئەوە قارون چی هەبوو کابرا ئێستامە دەورەمەندە کە دەرێ خۆزگەم بەو دەورەمەندێ ئی زمانی قاڕوویدانگۆ خۆزگەمان بە قارونی دەو کە دیتیان چۆ ئاردی کورە گوتی چاب و وەچیومان نە وەچیومان لێنات گرانی وەڵی احتیکاف گونا عەدیسێ سەردەمی پێغەمبەری ساسم کە ئەتو هەرگری قۆڕخکەی و گرانکەی باش نییە کورە خوالە دوڕدەوت دەدە کو ئێستاوا من برێن بە سەعرەشی بینم شتەش کەمی دایە مەسەرێ ینی ئیسفادەش بکەم لۆ دەقات و سێقاتی باە مەسەرێ بازار کو ئێستا وڵی بادار هەتا بڕی ناخۆشە ناخۆش لەبەر چی ناخۆشە مەعاشقە نادرێ برای بە مەعاشقە بدرا وڵی باکەم ئالم دەکڕی بەران ئێستا ئەوە لەبەر چی وا گران بووە ئەوە ئێستا هەردام بۆ لە چاوجارانەوە سماق گران بووە سماق بە چەندە بازار وڵی قسەی خۆیان بی خەرچی عالم وا دەدەن بە دوازدێ بە نوێ بە دوازدێمانەوە گرانە ئەو لەبەرەوەی ئێستاوە هەردام بووە بە شوای دەبێت بە شەشی بوو ئەوە جێبەر خۆلا ئەو بازارە خەرچ فەقیری تێدا ئەرێ وڵی برانیوەی فەقیرە هەر چی دەرێکە دەرێ چیلو 4000 4 وڵا دەرێرە بەستەی نابێ بە دوونی نابێ ئەوات لێ دەکەن ئەرێ بەخوای چەند دەبی لە بازار لەبەرەوەی غازەکەش نییە غازەکەش کەم بۆ ئێستا گرانە ئەوە بە غاز دەکورێەوە برام کوڕانی دەوێ ڕاستی کوڕانی دەوێرە وڵا براکەم ئەوە چ بکەین باش دواکەوتنی موچەش تەسیری هەیە ئەرێ وڵا دواکەوتنی موچە زۆر تاسیری هەیە بۆ خۆی لە دنیاێکی خۆش نابێ با بە ڕوش پیان برێم کام و برایشین ئیخوان ئێستا کارەباکەم دێنەوە 5,000 نەم دێ کارەباکە لێ دەبڕێ ئێکە دەپارەکەشمان بدێ کاکە بەعاشقەشمان بدێ وەنیە حەق خۆمەیان نا خۆتە وەنیە کاکە دەماشقەشمان دێمەش حەق کارەباکە دەدەێ وڵای ئێستا دوێنە کارەبام تەرجی کردووە کوڕەکەم ئەوەی کردووەنەوە 5,000 بواتەوە بە یەک مانجی جارێکی مۆلدەکەش هەلو مانگەیدا جارێکیان 20,000 جارێکیان 40,000 باشە 6,000 مۆلیدە و 95 ڕۆژێ بەخوای ئەوە ئەم مانگەی ئەوەندان دەستاندوم ئەرێ وەڵا کاک ئەو شەڕەتن تاسی لە بازار وڵا تاسی زۆر کردو وڵی پێرەشێ هەر ڕحمان لە متماندا لەو لە ماری ئێمەوە ژنەکە ڕۆشت بۆ ماری
کوڕەکەی خۆی خواگە لێ حال تاشەشنی و لەیدا نەشەش بوو لێدا بەتەدا ڕوخان ماچاب لە مارە نەبوو ئەوە مارکاو لە مارێکی فەقیر و ئەرە بەخوا هەموو کون کردو شەڕ ناخۆشە بەڕاستی ئیشەڵا چادە بەخەون زاتی خوای ئیشەڵا پێک دێن ئیشەڵا چادە بەخەون زادەوە کە لەگە شەڕە نییە تا هەردوو چاوەگەرێک بەڕێتی السلام عليكم قربان. سلام ورحمة الله وبركاته. أحوال باشي. بريزي سپاسەکەم سلامت بی عزیزی. ئیشی خۆتیە؟ ئیشی من چایچیە. چایچی؟ بەڵێ. زۆر دەگوترێ چاش گران بووە لەگەڵ وەزعی. بالفعل گران بووە؟ بالفعل باکیدی. چەند؟ غاز ئەوڕۆ هات بە 45 نەمجێراوە. 45 یەک بەتڵ غاز دەیگوت 45 گوتم کاکەوابی دەبی دای بێخم دەرنانی هەتوو بە 45 بکڕی چا بەخۆی بە ڕوبعشی پێشتر ئێستا بوویتە 500 کابرا دێ دادەنشی لەسەر خۆ دەرێ ئای با بە چاکو دەی بە 500 معنە کابرا ناقشی نییە ها هەموو شتەکان گران بووە غاز نەفت بنزین پێویستان زۆر بە شەکر دەبی شەکریش گران نەبووە شەکریش باکیدی شەکر گران بووە نانی سبەینانمایە سەبوونیش گران بوو ئێستا پێشتر دەمان دەینا ئێستا بوویتە هەشت دوو بە ڕوبعچە معنە هەموو شتەکان گران بووە کابراش ناحەقینە برێ لۆ کابرای سەبوونی هەمان دەبی غازی بکڕی بە گران ئێستا زۆربەی قەپاتیان کردە لێرە یەک قلمایە یەک فڕنی مایەش لێرەی کاکۆستە لێرە لێرکوانە لە سەیداوای بەس ئەو مایتی ئەویش کردیتە هەشت بە هەزاری ئێستا لەگەر دروستبوونی ئەو شەڕە و دواکەتنی موچەش گرانبوونی بابرێم نرخەکانیش بازارکە زایف نەبووە بازار بە خۆتان دەبین با تەسووری کە پاشان هەر تێستە چکە تێست هەر وەکو تێستێک دەبێت بزانە ئەگە دە نەفەر لەو بازارەی تۆ بڕێ حەق خۆتە ئەگە دە نەفەر دیتەوە نەک ئەوە تەمەشا ژۆرێکە با ئەوەیکە بزانە چی لێ بە خۆتان دەگەڕێن لە من باشتر دەیبینن واقعەکەی لە بەرچاوانە هەمووی دەگەڕێتەوە لە هۆکاری جەنگەکە و شت گران بوون و لەگەر ئەوەی کە ئەو جەنگە هەیە ئەگەر معاشەکە لە وەختی خۆی بێ بڕک بازارکە باشتر نانی باکی دی ئەگەر کابرا شتەشی لە بەرچی بشتەش سەرفەکە بەس کابرا چی لە بەرچی نەبی سەرفکە وەیە ئەدی سەرف ناکگەی چی لە بەرچی دانەبی واقعەکەی وایە مشتریت هەیە پێشترێ زۆر چای خوارد بە ئێستا کەمی کردیتەوە وەڵا دێدادنشی دەرێ کاکە ناخۆم دەرێ ناخۆم بە 500 دەرێ پارەم پێێنە بەخوای دەرێمە ئەوەی چاوش لێ سوخێم لە شاگە دەکەم دەم بیدێ دێ چی لێ بکەم دەستت خۆش ڕۆژانە چەند چات دەخواردەوە پێشەوە شەڕێ لا ڕۆژانە بێغیان دەم خوارد ئەو بەخۆی مەوجوددا بەخوای دەچا بەخوای زیاتر دەژ کە سمێن تاوا لێرەمە دەسمێنە تایواری لێرەی ڕۆژانە دە چات دەخواردەوە وەڵی ئێستا زۆر لە بەپاوم لێ بەس گران بۆ بیتە چار سێ چارەوەندی دەخۆم کەمی کردیە وەڵی تا هەشتا کەمی کردیە چکە ئەو غازە بەڕاستی بە پێچوانی کاک مسنوی گوت دو هەموو خەرچی زەرەرە چکە بڕۆ لە مارەش نەک لێرە بەڕاستی منجەرە شوێژێنە بەخوای ئەو غازش نیوەی بەتارە ئەوە دڵنیاتکەم بە پڕژ ناداتی لە هەموو لای قسەیەکم ئەو غازی کە لە نێری دەبێت و پڕ نییە ئەو کاک مسن لێرە بەخوای غاز بە 50 کیلۆ برن دەکەم عیب نەبی کە سوک نەبی غازی کو بە 50 برن دەکەم غاز بە دوو نەفەر بنکەی ئی پێشوا بوو بەخوای غازستان نیوەی بەتارە بە خۆ چیش دەکەی چەند بازاڕی و ئیش و کەسابەت و بۆ نمونە لاواز بووە طبعا لە 2000 و پێش 2000 کاک مسن لەو بازار بنە پێکەوە لەو کاتۆ لێرە ئیشێ دەکەم ئیسکافی دەکەم پینەدۆزی سەتا هەشتای کەم بووە کەم دێمە بازارش بەخوای لەوەی شوێ نایم چکە زامیشەکە نییە لە وەختەکە دێمەمان ناعێمەوە ئاگەناوی شە نمە معاشەکەش بەڕاستی فەرق دەکا سەتا 90 ئەو معاشە کابرا نێبی بێت چ بە لە بازارە ئافرەتە بەچ بکە کابرا کرێچیە لەو نمونە وەڵات قەردارە ئێستا بڕۆ بچی قەرق معاشەکە بگری بەخوا قەردەکەش تەوا پێ نادی پاشەکە ڕۆی نمە من تازە خەڵکم دوان دەیگوت هاتیمە بازارڕێ کیلۆ تەماتەکەم پێ نەکڕایە بە 1500 وایە چەند تاسی لەسە فەقیر هەیە فەقیر زۆرە ئەدەگە بە فەقیر بڕە فەقیر هەیە ئێستا لەو نمونە بەخوا نان نییە بخوا دەرەجە هەیە فەقیریشەیە مام ناوەنجە فەقیریش هەیەش هەیتی هەر کەس بەنەوە عاشی دەژی السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته بخير بين. چەند دەبی نانە قەیسی دەفرۆشی والله نزكي 10 عربي 12 عربي ئێستا بەراورد بە مانگێک پێش ئێستا یعنی مانگە پێش ئێستا و لەگەن ئێستاکە نرخی نانە قەیسی هیچ گۆڕانکای بسەداتە والله نير خير جكو أري والله يسا بجملة جارا بدوني ونكري يسا بيتوا 3000 سيونيو 4000 أوها جملة جملەی أري والله بخورتي بس سيوني تدني يسا
نانەقەیسیش گران بوو نانەقەش گران بووە وەڵڵا ئەتوو بە چەندت دەفرۆشت ئێستا بە چەند دەفرۆش وەڵا ئێستا پێشان قاپی بە 1000 دەفرۆشت ئێستا بە 500 نای دەفرۆشت کو یعنی تێنەگەیشتم جاران بە 500 نەوێشا بە 1000 دەفرۆشن ئاها ئارە وەڵڵا ئێستا یەک قاپی نانەقەیسی بە 1000 بەڵێ وەڵڵا ئارە وەڵڵا لەبەرەوەی ئەو وەزعاوا دروست بوو ئادی هەموو شتێک گران بووە بازارڕێکی توش پەیوەندی بە موچەی هەیە ئاجی کو ئێستا موچاوی پارە هەبی نانەقەش دەڕوە ئەنواع شت کە دەڕوە ئەدی بازار کۆ زەعیفە بازار هەر زۆر زەعیفە نەک زەعیفە زۆر زەعیف هەر نینە هیچ نییە هاوڕۆ لە نەسبەنێک تا ئێستا 200,000 نەفرۆشە بە قازاند و بە مایەوە ئەوە ئیشەوە بیست نەفرۆش ناوەڵە 20 نەفرۆش نەگەشتە 20 ناوەڵە ئاسانی کە ئینشاءالله بەڕێز زۆر بەخێر بێسە چاک دۆخی بازار کو ئێستا بازار هەیە نییە زەعیفە وڵی بازار هیچ نییە لە بەیانیەوە من هاتومێر یەکشتم نەفرۆشت وە قماشمانەیە کەس نایێت ئەو دوکانانە هەمووی قەپاتن کەس هیچ نافرۆش دەستێن هیچ نەفرۆشت ناوەڵی هیچم نەفرۆشت نزیک دەبینەوە لە عەسر ئارە وەڵا نزیک دەبینەوە لە عەسری هەموو شت گران بوو کاکە برنج گران بووە شەکر گران بووە ڕۆن گران بووە هەموو شتێک گران بوو هەمووی گران بووە زارێوەڵ هەتا کەنگروکاردش گران بووە لە هینی کەنگروکاردی دەشتش گران بووە هەموو شتێک گران بوو عەشیا هەموو گرانەوە معاش نایە بۆیە وایە کاکە معاشەکە معاشە بوویتە بڕبڕێ ئارە وڵا تەحسیلی هەموو شتێکی کردووە معاشەکە گە معاشەکە بێ لەسەر یەک بێ عالەمەکە وها نابێ عالەم دەری نایەکشتی بکرە کاکە ناوێری خەرجی کاو لە هەموویەوە ئەوەی کە 2 دینار شەبی ناوێت ناوێری خەرجیکە ناوە لەولا تەق و تۆقەوەینەوە عالەم ناوێرە بێتە بازارش باش ئەو تەق و تۆقە چەند تاسی لە بازار کردی وڵا زۆر تەحسیل دێکردەوە کاکە تەحسیلی زۆر کردو عالەم ناوێرە بێتە بازارگە دەبێتەوە تەق و تۆقە عالەمەکە دەکشێتەوە ناوێرە بێتە بازار تەحسیلی زۆرە کاکە لە ئەو 2 درهەمەی هەیتم بارەکنم هەرێ وڵا ناوێرە خەرجیکە ئەوە ئیشەکە ئەوە کەم بازار سارە لە بازاڕێ وڵا لە مێژە دەوری 20 ساڵ دەبێت لە بازار هەدووەک ئێستانە بوو بە حیات ناوەڵا بە حیاتیەوە چێستانە بوو باشکە ڕۆژانە دادەنیشی لەگەڵ یەکتر لەگەر دراوسەکانت ینی باسی چی دەکەن لەسەر دۆخی بازار وڵا بێزارین هەمووی بێزارین لە بازاڕی بین و نێ نەکردمان هەروە شیەکە پێما خۆشە نێن زۆر بێزار بووین لە بازارەکەی هەرێ وڵا کرێمان گرانە کرێمان گرانە هەم ڕۆژێت تەلەفۆنمان بۆ دەکەن لێ کرێ بێن ئەو دەرە ئەوەی بێن ئەو دەرەوەی بێنن بیزنەوە کرێ و زەری بە وینمان لەسەرە کاک بە شێوەی ناکەین بەسی حکومەتی ناکەن ئێمەکە شتانە بدەین حکومەت ناوەڵە هەمووی بێزار بووین وەزعەکەی یعنی ئەو داهاتی بەدەستی دێنی بەشی ژێوی ژیانت ناکات ناوەڵای بە شێوەی ناکە بیدەمە حکومەتی کرێ دوکانەکەی لای ئاو کارەبا گران بووە هەموو شتێک گران بوو کاکە ئەو کارەبا گرانە هەموو شتێک ناتوانی دەست بۆ هیچ شتێکی بوو ئەرە وڵا یعنی وەی لەهاتیوەچی ماری پێ دۆدەدەن ئەرە وڵا مەسرەف گرانە هەموو شتێک گرانە چێوە ماڵێ داوای بیزنەوە عشتی دەکەن ئەوە بڕاوە ئەوە نەبراوە کارەبا هاتەوە ئاو هات کرێ دوکان تەلەفۆن بۆ دەکا کاکە کرێی بێنە لە شوێ بێنم کاکە نییە ئەگەم هیچ نەفرۆشم لە شوێ بێنم بزانم ئەشای خۆت گران کردی هیچ ناوەڵا بە هەرزانی دەفرۆش دوو هەند هەرزانتر دەفرۆشم هیچ نافرۆش نرخەکانم هەرزان کردی و کەسیش ناوێت ناوەڵا کەس نایە ناوەڵا بە دوو هەند هەرزانم کردو کەس نایە بێزارین وڵا زۆر بێزارین وەی لێهاتی لە خۆتان بێزار ئەرە وڵا بێزار بین بە قورئان بێزار بووین هیچ بەدەست نایەن هیچ ناوەڵا باش ئێستا ئەگە ئەو ڕاتبە بێتەوە بازار یعنی ئەو ڕاتبە بدێتە خەڵک موچە خۆر پارەی پێوی بێتە بازاڕێ پێ دوانە عەرەکەی باش لە بازار بەرەوەڵا فەرق زۆر دەکە عالەم هەمێدی پیا دەکاتەوە ئێستا هیچ هەمێدی نییە عالەم ئەو ڕۆ دێسبەینە دەی زاعکان دەڵێن دێ بەس هیچ ئیسیفادەی نییە نایە سبەی عالەم بە تەماوەیە کە بێ ئەو زوحمەی بێ و زوحمەی بێ هیچ نییە زاعکان سبەی دێ دوای دێ ڕۆژێش کە دێ زوحمەیش کە دی هەر خۆ خافراندنە عالەمەکەش تێگەیشتووە دەزانێت کارەبا چەند هات بووە وڵا زۆر هاتووە لە جێشی لەوەی تەلەفۆنیان بگرن 600,000 هاتووە لە جێشی 50,000 لە جێشی 131,000 هاتووە یەک مانجی بوو ناوەڵاوی کۆن لە سەلمانە ملیێنێکم هینوایی بۆ هاتوۆتەوە ئێستا عەرە وڵا پێم نادرێت نیمە بیدەبێ دەنا دەیدێنێ بەس نیمانە ئێمە معاشەکان معاشش تەقاوەتیمانەیەوە 2 مانگ 3 مانگە نەیانداینێ و ئێمەش پارەکەمان پێ ئیمکان نەبوو بیان دەینەوە
لەناگە پارەکەمان هەبوو هەمووی دەدەین ناڵێن نایدی ما حاجی چەند گرینگە توجارەکانیش ئەوانەی کە شت دەینن یان ئێستا لە مەخزنەکانیان کاڵایان هەیە هەریان گرتیە ئێستا ئەو خەرکە ئیستیغلال نەکەن ینی شتەکان گران نەکەن کە هەیت لە مەخزنی مایتەوە بە هەمان نرخی بیفرۆشە ئەکە ئەو گرانکە لەسەر خەڵک گران دەبێت وڵا فەرقی زۆرە کاکە بە 20 دیناری برنجی بایم دەکڕێ و جارێ بە 50,000 کڕیمەوە یەک فەر لە برنج بە 50,000 کڕیمەوە بە 20,000 دەمان کڕێسا 50,000 کڕیم ڕۆنم بە 50,000 کڕیوە تەنەکەی ڕۆ هەموو گرامە ئەشارکە گرام بخۆ چ معاشەکەت هەیە خال نشینم خانە نشینی ئەرێ والله دەستت بەرز کردەوە گوتت کێنی معاشدی کەنجی مەحاشتێ ئەرێ واللهی زۆر هەموو موچە خۆر چاوەڕێ ئەوەیە کێنی معاش کەنجی مەحاشتێ ئەرێ ئەو والله دواکەوتنی موچێ چەند تەسی لە ژیانی تو کردیان زۆریش زۆر یعنی هەر بەجارەی ئێستا کە برێم وەختە برێم بە سوالکردن کەوم وهام لێ هاتیە هیچ وەکو جارانی جاران وەڵی خۆش بوو زۆر خۆش بوو موچە دوانە دەکەوت ئێستا موچە دوا کەوتیە وەڵا ئیش نییە کار و کاسبی نییە نەخۆشی زۆرە ڕحم نمایە خێر و بەرەکەت نییە ئەو بازار و گرانیە چەند لە بۆ فەقیری بووتە بارگرانی واللهی معاشیش نییە بە خۆمان فەقیرمان زۆرە فەقیریت کەش هاتە ناومان هەر بەجارەی وێران بووینە ئەرێ واللهی بەخوای وشتانم هەمووی بە قەرتینایە دەرێن بەرکم ئیشاءالله خوای گەورە ڕحمیان پێدەکا و خدای گەورە ئیشاءالله ئەو معاشەمان دێ و قەردانە بدەمەوە یعنی ئێستا شتی بە قەر دەکڕێت هەموم بە قەرتینایە ئەرێ واللهی ناشتانی بەدری خۆت هەموو شتە چیش بکە ناوەڵە ناتوانم بەس لە بۆ منداڵان چ بکەم مەجبورم قەردکەم و خەڵکەش دەم دەنێ سیقەیان پێمە بە قەردم دەدەنێ بەس دەرێن تخواکەی زولوما من دەن ئیشاءالله بە تەمای خوای چەند سار خزمەتی وڵاتت کرد والله زۆرم خزمەت هەیە خزمەتم زۆرە ئارێ والله ئەتو چەند چاوت لەسەر تەلەڤزۆنەکانە کە برێن معاش هات والله زۆر هەر دەنێ ئەو ڕووناسبێ ئەو ڕووناسبێ ئەو خوایە بگات خوایە بگاتێ ئارێ والله چونکە ئەگەر بێتم بەرکت گەرم دەبی ئەگەر ناجیرفانت خاڵیە ئارێ والله جیرفانم خاڵیە بە خوددا ئێستاکە ئەلێرە لەو چایەخانەی دەم ناسن گوتم پارەی پاسم نییە گوتم هەتا سبە و دووز بە ئیشاءالله واللهی 750 بە 750 دەچمەوە هەتا بن سری لەوێن دەریش خێرخواز دەم بنەوە ئارێ واللهی ئەوەم نەبوو پارەی پاسیشت نییە نەوەڵڵه ئەوەتە ئەو 250 پێیە ئەوەتە ئەو 500ەیە ئەوەندە لە بەرچی ئارێ والله ئارێ بە خودای ئەوەندەیە و بە خدایش قەردم کردیە ئارێ بە خودای ئارێ واللهی خوا ڕحممان پێ بکە ئیشاءالله چاومان لە ڕحمی خوایە خوای گەورە ئیشاءالله لۆمان ئاسانکە ئارێ واللهی خدای گەورە لۆمان ئاسانکە خوای گەورە ڕحممان پێ بکە ئامین بڕەحمەتەکە یا ئەرحەمە الراحیمین چاو ماسەکەم زان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە هەوڵاتیان و کاسبکارانی شاری هەولێر بوو. بێگومان بازاڕەکان هەمیشە ئاوێنەی بارودۆخە سیاسی و داراییەکانن. کاسبکارانی شاری هەولێر نایشارنەوە لە ئێستادا بازار سستیەکی تەواوی پێوە دیارە بەهۆی دروستبوونی ئەو ئاڵۆزیی کە لە ناوچەکەدا هەیە. وای کردووە نرخەکانیش لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا بەرز بێتەوە. کاسبکاران و هاوڵاتیان لە دڵڕاوچێدان ومێدەخوازن بارودۆخی ناوچەکە بەرەو ئارامی بچێتن و کاسبکاران چاوەڕێ ئەوە دەکەن چی دیکە موچەکانی فەرمانبەران دوانەکەوێت بۆ ئەوەی بازار ئارامیەکی تەواوی پێوە دیار بێ و کڕین و فرۆشتنیەکی گەرم هەبێت. لە ئێستادا کە موچە دواکەوتووە کە بازاڕەکانی هەرێمی کوردستانیش بڕبڕەیان پشتی بازاڕەکان موچەیە بۆیە ئەم دۆخەش دروست بۆ وای کردووە سستی دروست بێ لا کڕین و فرۆشتندا. هیواخوازین بازاڕەکانی هەرێمی کوردستان هەمیشە ئارام بێت و وڵات و ناوچەکەش هەمیشە سەقامگیر بێت. تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ.